توانین بڵێ عەلی مەردان قوتابخانەیەک بۆ مەقام لە کەرکووک و کوردستان، یعنی یەکێک بۆ لەو هونەرمەندانەی کە تا ئێستا مەقامەکانی ئەو ئەتوانین وەکو قوتابخانەیەکی ڕەسەنی کوردی تەماشا بکەیت و خەڵک سەدان هونەرمەند، سەدان گەنج و لاو، سەدان لاو لەسەر دەستی ئەم قوتابخانەیە و درێژە پێدەری ئەو ڕێبازەی هونەرمەندی مەقامی گەلەکەمان هونەرمەندی کۆچ کرد و خوا لێ خۆش بوو عەلی مەردان بوو. نیم سەدەی کۆچی دوای کردو کاکە یان ئێستاش گوێگرانی گوێویستی دەنگی دەبن. بەڵێ ئەوە بەڵگەیە لەسەر زیندوێتی مەقامی کوردی و لە کەرکووک و گەرمیان بە تایبەتی ئەتوانین بڵێن بۆ چەندەها ساڵی تریژەمێنێتەوە لە فکر و هۆشی ئەو گەنجانەی ئەوانەی کە پەرە بە بواری هونەریە دەن و کار لەسەر بواری هونەریە دەن. ئەمە خۆی لە خۆیان بەڵگەیەکی زیندووە و مای خۆشحالیشە ئێستا بۆ چەندین هونەرمەندەیە لەسەر ڕێچکەی خوا لێ خۆش بوو عەلی مەردان درێژە بە و ڕێبازە کەلتوری ڕەسەنی هونەری ئادەن.